40 ڕۆژ لەمەوبەر دژە تیرۆر و کوردستان سێ پێشمەرگە سێ قارەمانی لەدەستدا شەهید ئیڤان، شەهید ڕابەر، شەهید هیوا بۆ ئێمە زیاتر لە هاوڕێیەک و مەزنتر لە هاوسەنگەرێک بوون. هەرێکێکیان بەتوانا و تایبەتمەندیەکی خۆی دەستی باڵایان هەبوو لە جەنگی بەردەوامی دژ بە تیرۆر بە تەمەنێکی کەمەوە ڕۆڵێکی بەرچاویان هەبوو لە پاراستنی خاکی کوردستان توانیویانە جێدەستی خۆیان لە سەرکەوتنەکانی دژە تیرۆر جێبهێڵن. بە شەهادەتیان ناویان بوو بە ئەستێرەیەکی درەوشاوەی ئاسمانی شەهیدانی دیکەی کوردستان و بۆ هەمیشە هەمووان بە شانازیەوە باسی هەڤاڵانمان دەکەین. بەداخەوە شەهیدبوونی هەڤاڵانمان برینێکی بەسوێ بوو بۆ گیانی تەواوی هاوسەنگەران و هەڤاڵان و خێزانەکانیان، بەڵام ئەوەی ئەو برینەی قوڵتر کردەوە بوونی دەستی خیانەت و چاوساغی ناوخۆیی بوو لەو کردەوە تیرۆریستیەی لە فڕۆکەخانەی عەربەد ڕوویدا. بۆیە ئێمە جارێکی دیکە بیری هەمووان دەهێنینەوە تۆڵەی شەهیدەکانمان لە ئەستۆی ئێمەیە و هەرزێکە بەگەردنی چاوساغی ناوخۆ و کوردی خۆفرۆشەوە کە زوو بێدیان درەنگ دەبێت بە قورسی باجەکەی بدەن بەڵێن بە کۆمەڵانی خەڵکی کوردستان دەدەین وەکو هەمیشە قەڵغانێکی بەهێزی پاراستنی ئارامی و ئاسایشی کوردستان دەبین. درود بۆ گیانی پاکی شەهیدانی دژە تیرۆر و سەرجەم شەهیدانی ڕێی پاراستنی کوردستان بەڕێوەبەرایەتی گشتی دژە تیرۆر.